بناوی خوای گەورە و میهرەبان برایانی خۆشەویست بۆ جارێکی تر و بەناوی خەمێکی تر ئەمساڵ کە ساڵی 2004 بە یارمەتی تۆمارکردنی دەنگ کاکەمالی حاجی سەعید ئەم گۆرانیانە پێشکەشەکەم بە سەرجەم کەسوکاری شەیدان و هونەردۆستان و گەلی کورد براتان فەیسەڵ خەمبار ئیتر هەر خۆشیتان. ئۆی فەیسەڵ بناڵە بەناڵەی زریان دڵی ڕەنجە ڕۆت بخارە گەریان هەرچی ڕەنج ئەدەم ڕەنجم بەتاڵە بە شاو و بە ڕۆژ خەوم خەیاڵە تەنیام و تەنیام لەمە خەڵوەدە خاوۆنم ئاوارە وێڵ و شێت و دێوەهۆنم تەنیام و تەنیام لەمە خەڵوەدە خاوۆنم ئاوارە وێڵ و شێت و دێوەهۆنم. ساروخی هۆگدەم لە دەریای غەم چون ساروخی هۆگدەم لە دەریای غەم هەدافنەی پێکە گەڕیاوە بۆ خۆم تەمەنای عومرم سوتا وێنەی مۆم ژیان دۆزەخە و بۆتە هونیایی خۆم تەنیام و تەنیام تاقا گۆڵە وۆگەم بولبولی باخی ژینی دڵە وۆگەم تەنیام و تەنیام تاقا گۆڵە وۆگەم بولبولی باخی ژینی دڵە وۆگەم. تاکەی بناڵم چون ماران گاستە تاکەی عەزاب و ئازاری جاستە کوا دەوای دەردم حەکیمی زامان بلمێ سەیرانگا و باخی ئەورامان تەنیام و تەنیام بێزاریشی وۆنم هەر کاتێ و مردم تێر بکەوەشی وۆنم تەنیام و تەنیام بێزاریشی وۆنم هەر کاتێ و مردم تێر بکەشی وۆنم.
جەژنی شادیم کوان ڕافیقانم کوان سەوزی بەهار وەرزی خەزانم سەوزی بەهارم بۆ دڵی دڵشادان وەرزی پایزم بۆ دڵەوەی خەمباران تەنیام و تەنیام لەم کوردستاوۆنم سەیرانگای کوردان لە گۆڕ ئێستاوۆنم سەیرانگای کوردان لە تاریک ساوۆنم سەیرانگای کوردان لە ماغریب ساوۆنم